لاوين محمد جياگر كرد الاستوديو ميفاني منه لو انت بخير هاتي ساغوي سباس چنا افرين كون دجان دافت كنو ديرا درباست بن ريه كفنن ريه بري ريبون شوانا پیدا کربون پیشمرگی کیفن پیدا کربون ام جهاتنج 2016 ما قومی دست بکن کو ام واریا دیسه پیدا بکن و پواگیری بدن که بکن ریچکه کی شاخوانین گشتیار بتوانی بن گشتیاری ناو خوی بنیان هم ناو دولتی بن کاربن بس خوشیا کردستانی ببینن لسریا شیعه کردستانی شكو دست بيد كان حتى ام جوندكي دست بيد كنا في شوشة حتى دكنا بناري جاي هالقرد توصلوا 15 كيلومتر لا 16 قونا قدم تواودكن لهر 16 روجيج هر روجك وجوندك مان هي ام الجند مينن ام ناف قشتيارات بن ناف جوندا كالتوري كردي ببينن خوارنا كردي بخوان ميوزيكا كردي قهلي ببن ولهر جوندك يجي مشفانك يعني بيشمركيك هيك وببي ريبري دكن ام لتوابي رجاما سهو شش جند لرجاي مدنا كاسين بترى كردن يام بيانينا ام 2016 بحكمي الشغل من وكي مترجم وفيكسر وفيلم كار الكردستاني جالك يتقرام تيمي موي وقتي ازو كاك ميران دزايبون كخلقي هوليريا واليون مكارون نوسريكي بريطانيا ايرلندي الشماليه و 2019 فوتوغرافرێکی جیهانیشی بریتانی بە ناوی ئیمیلی گارثوێس تەبگەریەمە بوو مە هەر چارە ئەو ڕێژکە دروست کرد بە ناوی ڕێژکەی چیای زاگرۆس باشە ئارمانجەوە چییە ژڤی کاری گەلێک ئارمانجیمە هەنە ئارمانجەمەیە سەرەکی ناساندنا کوردستانیە ئەم ببنە پلاتفۆرمێک بۆ ناساندنا کوردستانی و جوانیە کوردستانی نیشانە خەڵکێ بدەن شاخی کوردستانی چونکە شاخی کوردستانی بە چەند ساڵەمەت پارێزن و ئەنها کاتی ئەوە و ئەمژی شتێکی بۆ شاخا بکەن شاخی کوردستانی بجیهانی بناسێنن ئامانجی ئێمە گەشەی ئابووریە ئەم ئەو خسیل سەروا گوندە چونکە هەموو مستەفیدن هەر سه و شەش مستەفیدن لەوی پرۆژێ ئەوەی ڕێبەر لەگەر مەشغول بکەی ئەوەی ئەم مالاوی دبینن ئەوەی ئەم طبعاً هەر لە ڕۆژێکی مخلاص بن شاخەوانی دەبێم هەر گوندێکی استراحەتێکی بکەن وێ دێ بخەون حتا ڕۆژاتی ئەم دیسە دەست پێ خواردن و بەخواردنەوە بوەڕێ هەموو ئێوارە نە ئەم دەبێم المالا بخۆن ئەم هەر لأنه ئامانجا ما ئەم گەشەیەکی ئابووری بکەن ئەم دخوازن المالێ کوردی بخۆن لە گوندا بمینن وەختی خواردنی ئەمکانە وەختی فرابینن ئەم گوندێکی و دەڤەرێکێکی ناس طبعاً وێج ئەوە خۆشیە دەبینن دەبێژن ما دۆڵمە هەل ئاکری خوارم هاتنە ڕەواندوز دۆڵمە فەرقە کوفتە فەرقەش بێ هەرێک جلی کوردی فەرقن جلی کوردی میوزیک فەرقە یعنی هەر کەس و هەر گوندەک و کەلتوری خۆی هەر گوندەک و کەستومەکی خۆی جلا هەیە لاوين قد هون لماينا راست هاتنا يعني مثلا قال لك جايين كردستاني ماين تدا هنا هيك شون راستي تمترسي وخطري هاتنا قال لك اصلا كمان هبون يا سركي ماين بون ل 2016 ما دست فكر 2023 او بري چند روزه ما هذا اعلان كر لبر موضوع السكيورتي بموضوع سلامتي بو ضد صاله ساق امسر موضوع السكيورتي متشغلين ماين هبون قال لك جهامر ياخذ غيران البرماين بس ام اكدين صد لصد انه ريا محمو سلامته جان هنا هشتا شكر كردستان قال لك شرطي ذهبوا قال لك اوتي ذهبون ماين هشتا مابون بس ريكا صد لصد سلامته لبر اوام كان والنتيجه انه ريكا كارن افتتاحي بو يمكن تمثال هري باش بو تشي هافينا زفستانه بايزه بهار وبايز هر سي مانجي دو سي وشوار خصوصي لكاتي نوروز ده چونکە خەڵک هەموو کێف خۆشە و جیر خۆشە گەشتیاری بیانی وەرن تەفگەرە لە ئاهەنگی نەورۆزدا مەڕە بن و پاییزجی ڕەنگی پاییزێ لە کوردستانی شەکی جیاوازە هەری زیدە هون چەند ڕۆژان درێدەمانە 13 ڕۆژ پشتی ما چەند ساڵم سەروی شغلین ما بریاردا ئەم هەر 13 ڕۆژە ئەم نقطە سەرێک ئەول حتا نقطە تالی بێ ڕاوەستان هەرن لە 2022 تیمەکی 5 نەفەری ئەم گوندی شوشمە دەست پێ کرد حتا بناری چای هەلگورت ئەم 14 ڕۆژە لە ڕێدەمان بێراوەستان بێ سیارە و بێ بەس ئەم گوندادمان و ڕۆژاتی سبحی حتا ئێواری مەشاخەوانیت کرد ئەمدمان لە گوندمان و ڕۆژاتی بەردەوام دەبوون 14 ڕۆژ شاخەوانی بوو کی سپۆنسەریەوە دەکەن سپۆنسەری 3 ساڵی ئەوەل ئەم خۆبەخش بوون هەر مەکاتی خۆ و جهدی خۆ هەموو خۆبەخشی بوون 2010 ڕێکخراوەکی ئەمریکی بە ناوی ئەبراهام پاتن نیشتیڤ هات سپۆنسەریا شوورێمەتکێ شووی وەختی بە حتانها ئەم پەڕە شەراکەتمان هەیە ڕێکخراوەکی ئەمریکیە و لە 2013 بۆ ئیڤنتی ڤەکردنا ڕێکخراوەمە چونکە ئەو ئیشەکرا ڕێکخراوە بە ناوی ڕێچکەکانی کوردستان حکوومەتی هەرێم لە بیدایەتە لۆجستیک لەگەلمان بوو موافقات و تەسهیلات دانەما
بس لە 2023 تر سپۆنسەری ئەو ئیشەژی وەکی ئیداری سەربەخۆی سۆران بووتە سپۆنسەری ئیڤنتی ئێمە. اف كوفار تانينا لو ئەvە کۆڤاری نیویۆرک تایمزە نيويورك تايمز گەورەترین گۆڤاری جیهانە ئەها، ئەوە 16 لاپەر لەسەر پرۆژەی ئێمەدانە 16 روپل سر بروجي یەکەم جارەژی وشەی کوردستان بە گەورەی لەسەر پێیجی خۆی سەرەکی دانا. وانا براستين نيويورك تايمز آه. ماغازين كيجان نشان بدن جوانا براستي اوكي اويدن ئەویتر مەجلەی جیۆی فەرەنسیە ئەوەژی شاخی کارۆخە چیای کارۆخە ئەمەژی ڕەوەندزە جوانیە ڕەوەندزە جوانا أول اويدن شي- جي من يعني وكاري باش كلامك. كريا. افان بنيرن مجلة جيوي فرنسية والله. مجلة كوفارة كجلكي نافدار يا فەرەنسیە يا فرنسية وروداو روداو بني روداو ما تكري ميفان منجي بشكريا سلسلة طبعاً. ما بشكريا وكر جلكي سباس لاوين محمد تشياغر بيجم تشياغر شاخەوان جیاگەر جیاوان تشيافان هم هەرچی مالوا پێ جلكي خۆش بێ. سباس ساڵی كيف سەر چاوانجی کە خۆش بێ.